ئێستا بۆ زیاتر ڕوونکردنەوە لەسەر کۆی داهاتەکان و بابزانین لە چیدا کۆکراوەتەوە و لە چیشدا خەرج دەکرێت بەڕێز عەبدولواحید ئەحمەدمان لەگەڵە کە سەرۆکی شارەوانی هەولێرە. بەڕێز عەبدولواحید سڵاو لەبێ وارد باش، سوپاس کە ئامادە بووی لە بوڵتنی ئابووری کوردستان 24. سەرەتا پێم بڵێ کۆی گشتیم داهاتانە لەکوێ کۆکراوەتەوە و سەرچاوەکەیان چییە؟ بەڵێ زۆر سپاس بۆ تەرخانکردنی ئەم دەرفەتە. حەقەتەن ئێمە ئەگەر بەراوردێکی بکەینەوە لە ساڵی 2022 و 2021 سای 2021 ئێمە گشتی داهاتەکەمان بۆ 12 مانگ تەنها 28 ملیار بووە، بەڵام لە ساڵی 2022 توانیتمان ئەو داهاتە بەرز بکەینەوە بۆ نزیکەی 48 ملیار بە کۆی گشتی کە ئەوەی کە باس بکردەوە. ئەو داهاتەش لە چەندین بابەت دێتن کە یەک لەوانە ئەو کرێگرتانەی کە سەرۆکایەتی شارەوانی هەیتی کە نزیکەی 12,000 کرێگرتەمان هەیە لە ناو سنووری سەرۆکایەتی شارەوانی هەولێر، جگە لە ڕسومات و ئەوانەی کە ئەو بابەتی ڕۆژانە کە معاملات کردێتە بۆ دەستمان. ئەوە سەرڕای ئەوەی دەمانتوانی هێشتاش ئەو داهاتە زیاتر بکەینەوە، بەڵام بەدڵنیاییەوە هاوکارێکی زۆری هاوڵاتیش کرایتەوە لەوەی کە جەنابی سەرۆکی حکوومەت چەندین بڕیاری لە ساڵحی هاوڵاتیانی دەرهێناوە کە با لێخۆشبوون لە ستاپازدەی ئەو قەرزانی کە لەسەریان بووە ئەوانیشمان لێخۆشبوونمان لێ کردووە. ئینجا داهاتەکەمان ئەوەندە بووە. سەرڕای ئەوەش ئێمە ئێستا پلانمان هەیە بۆ ئەوی بتوانین بە تایبەتی داهاتی پارک و باخچەکان و پارکی سامی عەبدوڕەحمان ئەوانە کە چەندین ڕێخستنەوە و کاری جیاجیای بۆ ئەنجام بدەینەوە بۆ ئەوی بتوانن ئەوانیش داهاتەکانیان زیاد بکەن لە ساڵی داهاتوودا. باشە، بە چ جۆرێک یاخود بە چه میکانیزمێک دەتوانن کە ئەو داهاتە زیاد بکەنەوە؟ پێشمان بڵێ کرێگرتەکان کامانن؟ بڵێ سەرڕای کرێگرتەکانی ئەوەی کە سەرۆکایەتی شارەوانی هەولێر جۆرا و جۆرن، مەسەن هەیە مارکێتە، هەیە بەشی پیشەسازی کە چەندین کارگەی جیاجیا لە خۆ دەگرێتەوە، دوکانی پیشەوەرەکانن کە سناعی پیشەسازی باکوور و باشوور و چەندین دوکانی کە سەر بە سەرۆکایەتی شارەوانی هەولێرە، ئەوانە گشتیان کرێگرتەی سەرۆکایەتی شارەوانی هەولێرن و بەشێکی زۆری لەو داهاتە لە ڕێگای ئەوانەوە دێتەوە دەستمان. ئەوەی بابەتی تر کە چۆن دەتوانین هێشتا زیادی بکەینەوە، وەک بەڕێستان ئاماژتان پێکردەوە لە سەرەتای گفتوگۆیەکە کە ڕێخستنی داهاتەکە ئێمە لە ساڵی ڕابردوو کە دەستمان پێکردەوە بە ڕێخستنی گشت ئەو داتایانە بەدەستمان کەوتووە کە دەتوانین هێشتا زیاتر ئەو کرێگرتانی خۆمان کە قەرزیان لەسەر هەیە دەستنیشان بکەینەوە و ماوەمان بۆیان داناوە تاکو بتوانن سەردانمان بکەنەوە. پێش چەند ڕۆژێک پێش ئێستا چەندین گرێبەستمان هەبووە کە خەڵکانێک لە ماوەی ساڵانی ڕابردوو نەهاتوونە گرێبەستەکانیان یان شوێنەکانیان بەکاربهێننەوە. ئێمە ماوەی کۆتاییماندایە بۆ 14 ڕۆژ تاکو سەردەوان بکەنەوە پێچەوانەوە ئێمە گرێبەستەکانیان هەڵدۆشێنەوە و دێنە خەڵکی کە هەم ئەوان کە بەکاری بینن لە هەمان کاتیشدا ئەوان داهاتێک دەگەڕێنەوە بۆ سەرۆکایەتی شارەوانی هەولێر ئەوەیان خاڵێکە. خاڵێکی تر ئێمە لە پارک و باخچەکان و لە پارکی سامی عەبدوڕەحمان چەندین شوێنمان هەیە کە دەتوانین ئیستیغلالی بکەینەوە بە دانانی کوشک و بە دانانی چێشخانە و یان هەر بابەتێک بیتن کافتیریا کە دەتوانرێتن لە ئەم شوێنانە دابدێتەوە، ئەوەش بتە داهاتێک بۆ ئەوەی هەم هاوڵاتیان سوودمەند بن لە بەکارهێنان ئەم شوێنانە بۆ داهاتی بژێوی خۆیان و هەروەها هەم حکوومەتیش لە هەمان لایەکترەوە بتوانێتن ئەم داهاتانە بەرز بکاتەوە. ئەو داهاتانش بۆچی گرنگە بۆ ئێمە؟ حەقەتەن ئێمە چاک دەزانینەوە بە ئەو داهاتە 15 بە موافقاتی ئەنجومەنی وەزیران و وەزارەتی دارایی بەکاردێتن بۆ گەیاندنی خزمەتگوزاری بۆ گەڕەکانی بەڕێز عەبدولواحید بە زیادکردنی بۆی لای هاوڵاتی ڕوون بێت کە ئەو داهاتە چۆن خەرج دەکرێتەوە و ئەو خزمەتگوزاریانە چین کە باست کراڵی بۆی کە لە خزمەتگوزاریەکاندا خەرج بکرێتەوە. خزمەتگوزاری زیاتر کامانن کە تانوێت پێشکەشی دانیشتوان و هاوڵاتیانی هەولێری بکەن؟ بەڵێ بەدڵنیاییە وەک ئاماژە پێکردەوە، ینی ئێمە ئەو داهاتە بە زیادکردن داهاتەکەەوە خزمەتگوزاریەکانمان زیاد دەبێتن. ئەو خزمەتگوزاریەکانش بریتینە لە گەیاندنی شەقام و قیتاوکردن و تەبەقەتەکانی قیتاوکردن، تەبەقەتەکانی دروستکردنی شەقام، دانانی ئاوەڕۆ، دانانی لە هەندێک شوێنان بە هەماهەنگی لەگەڵ بڕێتی ئاوەڕۆ، دانانی ئاوی ئەو مەنتیقەیە و چەندین بابەتی تر کە گەڕکەکان وەک خزمەتگوزاری سەرەتایی پێویستیان پێ هەیە.
ئەوەی کە مەبەستمە ئاماژەی پێ بکەمەوە ئەم ساڵە توانیتمان زۆرترین گەڕک لە شاری هەولێر قیرتاوە بکرێتەوە و گشت تەبەقاتەکانی لە دانانی چینەکانی شەقاب یان دانانی کێربستۆن یان چینەکانی قیتاوکردن ئەو کارانە ئەنجام بدێتەوە کە لەوانەیە بەڕێستانیش لە چەندین بابەتی جیاجیا سەردانی ئەو گەڕەکانتان کردووە و خەڵکێکی زۆر کە خۆشحاڵ بوو لە بەوەی کە توانرایە لە ساڵی 2022 زۆرترین گەڕەکەکانی شاری هەولێر کە پێویستیان بە خزمەتگوزاری و گەیاندنی قیتاوکردن بۆ ئەم گەڕەکانە بوو توانیتی سەرۆکایەتی شارەوانی هەولێر لە ڕێگای 8 شارەوانی کە سەر بە سەرۆکایەتی شارەوانی هەولێرە بتوانن ئەو گەڕەکانە ئاوادانیان پێ بگاتەوە و قیتاوکردنەکان بگاتە ئەم شوێنانە کە ئەوەش ئاسانکاریی زۆر بۆ هاوڵاتیان بۆ هاتوچۆیان دەستنیشان دەکاتن. سەرڕای ئەوەی ئێمە عەبدولواحید بەڵێ ئێوە پلانتان هەبوو بۆ کەمکردنەوەی خەرجیەکان، ئەو پلانەتان چۆن ڕێک خستوتەوە یاخود کەی دەست بە جێبەجێکردنیەکان ئایا کردوتانە؟ بڵێ بۆ هەمان بەسیش کەمکردنەوەی خەرجەکان مەسەن بۆ نمونە زۆرترین خەرجەکانی ئێمە دەڕواتن بۆ دوو بابەتی سەرەکی. بابەتی یەکەمیان هەڵگرتنەوەی زبل و خاشاکی شارە کە حقیقەتەن لەوانەیە مانگانە زیاتر لە 2 ملیار دینار دەچێتن بۆ ئەو کۆمپانیانەی خاوێنکردنەوە کە لە سنووری سەرۆکایەتی شارەوانی هەولێر ئیش دەکاتەوە. ئەمەش تەوسیەی هەم بە ڕێبەراتی خزمەتگوزاری ژینگە پارێزیمان کردووە، هەمیش بەشی پلانی خۆمان کە چۆن بتوانین ئەو خەرجیە کەم بکرێتەوە. ئەمە لەلایەکتەوە بەڕێبەراتی ئەندازە پارک و باخچەکان ساڵانە لە وەرزی هاویندا چەندین تانکەر بۆ ئاودانی دار و درەختەکان دەگرێتەوە. ئەوەشمان بەڕێبەراتی ئەندازەی پارک و باخچەکانمان ئاگادار کردەوە کە دەبێتن ئەو خەرجیە کەم بکرێتەوە. ئەویش لە هەندێک شوێنان کە پێویستی بە تانکەر نییە دەبێت ئێمە ئیحتیمال لەسەر ئاوی ئەوەی کە دێتن لەوانەیە ئاوی پیسیش بتن بەڵام فلتەری بۆ دامرێتەوە خاوێن بکرێتەوە دووبارە بەکاربهێنێتەوە لە چەند پارک و باخچەکانی سەر بە سنووری سەرۆکایەتی شارەوانی هەولێر. بەڵێ بەڕێز عەبدولواحید ئەحمەد سەرۆکی شارەوانی هەولێر، سوپاس کە لەگەڵمان بوویت.